دەزانین ئیدی بەرەو کەش و هەوایەکی گەرم دەڕۆین بۆیە خەڵکی خوازیار دەبن و حەزیان زیاتر بۆ مەلەوانی دەچێت سەفقان کاکەیان بە هەمان شێوە هەر بۆ ئەمە بەستەش ئەم شەو دوو میوانی تایبەتمانەیە کە تیمێکی مەلەوانین لە تەقتەقەوە هاتوون زۆر زۆر بەخێر بێن تیمێکی ئەو برا بەڕێزمانە من لە دیم کە ئەو عەزیزانە کە خنکابوون جنابەت ئەمە لە ڕوودا و دیم خێر هاتن دانا ئەبوبەکر سەرۆکی تیپی مەلەوانی خێرخوازی تەقتەقە فەرزان جەمالیش ئەندامی تیمەکەی و زۆر بەخێر بێن زۆر زۆر بەخێراتن زۆر زۆر بەخێرات لەوە دەست پێ بخین ئەو تیمەی ئێوە کە دروستان کردووە کەی دروستان کردووە چەند کەس ئەندامتان هەیە ئێمە وەکو تیمەکە 4 ساڵە تیممان دروست کردووە 8 کەسین وەکو ئەوی کە برین بۆ مەلەوانیشەوە هەر لە مێژە هەمومان هەر برین خۆتان چۆن فێر بوون سەرەتا وەڵا کەس فێرمانی نەکردووە هەر خۆتان لە مناڵیەوە ڕووبار نزیکن بەڵێ تقریبا 100 مەترێک لە ڕووبارەکە نزیک بە مناڵیەوە هەر لە مناڵیەوە ناو ئاوەکە باشە قەت نەبووە ئاوە قاشتان بترازێ خەریبێ بکەونە ناو ئاوەکە و خەریبێ شتێکتان لێ بێت دووربێ شتێکی لەم جۆرە هەمومان بەسەرمان هاتیە زۆر شتی من بەدایان جار بە مەلەوانیش بەسەرمان هاتیە ینی بەو دوایش بەسەرمان هاتی ینی بەو شێوازەمە لە زۆرش کە ئێستا ئەیزانن هەر ئەگەری ئەوەی هەیە کە قاشان بەخلیسکێ ناقال خلیسکان نییە ینی بۆ نمونە جێی خەتەر ئێستا ئەو مەوزوعی بەداخەوەی ماوەت هیچ کەسێک نییە هەتا ئەم دەقێژ لە کوردستان بستناو ئاوە تەنها من و کارزانین بۆچی ئاوەکە چۆن بوومان باس بکەیت ئاوەکەی ئەو جێی کە دەچێت ناو ئاوەکە هەتا نزیکی 4 کیلۆمەتر بۆ نێ بێدەرەوە چیایە هەمووی چیا بڵێن ڕووبارێکە تقریبا من گومانم بۆ 1000 مەتر دەچێت و چیا بەرزیەکەی و تا ئێستاوە چەند کەس ڕێزگارکردنج ئاوی لە خنکان بە حساب نایە بە ژماردن ناچووکە بەلەمی گەشتیاریم هەیە خۆم خەڵکێکی زۆر لە هەولێر و سلێمانی و لە کەرکووکە و عەرەب و تورکمان ئەنواع کەس دێتە تەقتەق ئەم جمعەی ئاخر جمعەی کە ڕەد و 3 کەس نەژێر ئاو دەکردیە باسی ئاوەکەتە کرد ئەوەی کە بڵێن ماوەت ئاوەکەی ساردا هەمووشی برێن شەلالە بەردەبێتەوە ینی شاخە ئەگەر مەلەوانش بیت و خۆ ئینسان گۆشت و خوێنە بە شاخەکەدا دەدا و ئەمەلی هەیە بە دوورێنێتەوە ڕوح دەرچێ باشە وتانێکێکتان گومانتان بۆ دروست بووە کە فەرمەکە لەوێ بێت و هەستان کردووە کە چبێتە ئەوێەوە چۆن گومانێکی لەم جۆرە ئێمە دوو کەس بوون بڵێن لە پاش 2 ڕۆژ بوو ئەو سێگەنجە خنکا بوون ئەو زە بە ئێمەوت سەری سێم ڕۆژ بنین هەشەوەکەی ساعت 11 گەشتمێلۆ سەری سێمین بەیانی ساعت 7 خۆمان بە ئاودادا من و کارزان بووین 2 ڕۆژ گەڕاین تقریبا 12 کیلۆمەتر بەکمان دەبڕی استفادەی نەبوو بەڵام ئەو 12 کیلۆمەترە یعنی جێیەکەی زۆر زۆر سەخت بوو بە هیچ شێوێک جەنازە نەدەڕۆی دارێکت هەر بدابا نەدەڕۆژ نەک جەنازە جێیەکەی زۆر ناخۆش بوو هەر هەمووی برن شاخ و ئەشکەوت بوو بێزار بووین 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژ گەڕاین ئەوە ڕۆژێک برێن لە سەری وابزانم دەیەمین ڕۆژ بوو هەشتم بەو خوا نازانم بزەبت وتی بۆ نای ئەو ئەشکەوتە گومانم لێ هەیە بچی حەبلێکی تێخستم تقریبا بە نزیکی مەتر و نیوێک ئەو کوڕێک کە یەکەم جەنازە دۆزیم و ناوی هەڵکەوتە خەڵکی هەولێرە زاوای ماوەتە بڵێن مەتر و نیوێ قولیەکەی دەبوو کە دابەزیم ئاوەکەی لەبەر ساردیەکەی مەلەو ڕەنگی شین دەچێت جوان دیار نییە هەنی هەرەوها دەستێکم جێڕا برێن دەستم لە کالەکەی گیر بوو کالەی لەبەر بوو دەستم لە کالەکەی گیر بوو لەگەر تکانێکم پێ لەدا هینامە دەرەوە یەکسەر کە هینامە دەرەوە بە نزیکی 700 بۆ 800 مەترێک بە مەلەوانی بردم ئەو جە کۆفتەر هات ناتوانین کۆفتەر لەو زێژ کە خەڵکێکی زۆر لە چیایەکەەوە هاتنە خوارێ یاریان کردین هەتاوەکو کردمانە ناو چیسە ئەو جە کۆفتەرەکە بردی ئەنجاویستم ئەوە بپرسم ئێوە لەنا ئاوەکە چۆن بۆ ئەو شتانە ئەگەڕێن کەون دەبێ بۆ نمونە تەرمێک چۆن بۆی ئەگەڕێن لە ژێر ئاوەکەدا ئێسەوت ئەوە ساردووە من شاوم داخستووە بۆی بگەڕم ئەگەر ئەوە سارد نەبێ ئێوە لە ژێر ئاوەکە چۆن وەکو مەلەوانێک ئەگەڕێن بۆ شتی ون بوو ئەخر ئاو بۆ ئاو فەرقی هەیە بۆ نمونە دوکانە تەقتەقە هەرجێک بێ بەس ئاوەکە خوڕنە بێ حەزەکەی با 50 مەتر بێ بە غەواز دەچی مشکلت نییە بەڵام ئەوێ غەواز نایخۆت چکە ئەشکەوتە هەموو ژێر زەمینە چۆن بۆی ئەگەڕن چاوتانەکەن لە ژێر ئاوەکەیان شتی تایبەتتان پێ بێ چاو دەکەمەوە چێشەم نیە بەس ڕوون نەبێت چاو نەدینێت یعنی هیچ هەر بە چاو داخراوی لە ژێر ئاوەکە ئاوا دەسەبن بۆ بەس دەستێکمان ژێڕا بە ئیرادەی خوایە ئەو دەکە دەست نەکالەکەی لەو عینەکانەتە لەبەن سوودی نییە نا سوودی نییە تاریکە هیچ نادی باسی ئەو هەوڵانەمان بۆ بکە کە داوتە تا ئێستا
قۆڵترین سەختترین ئاو کە هەوڵت دابی تەرمێک ڕزگار بکەی لەکوێ بووە ڕزگارکردن ینی خەڵک ڕزگارکەی لە خنکان یان بۆ نمونە تەرم ببینیەوە تەرم ئەوەی کە زۆر زۆر ناخۆش ببێ ئەوەی ماوەتە دانێکی تر هەبوو بڵێن منداڵێکی چەمچەمالی بوو لە چۆمان بوو ئاوی سەکرانی پێدەرن نەگە هەڵە نەبم هەساری سەکران ئەم ئاوە لەم چای قەندیل کە دێتە خوارەوە بەفراوە ینی هیچ سپی هیچ نادینی ئەمە نەدەتوانی دەستی تێ بکەی نەدەتوانی دەستێژی پێ بکە هیچ شتێک لەبەر ساردەکە هیچ شتێکی لەگەڵ ناکرێت یعنی تەنها گەڕانێکی سەرپێی سەر ڕووبارەکەمان کردووە دیتم منداڵەکە بێن جلوبەرگی لەبەر بوو لە دارگیر بوو بەس قاچی لە ئاسمان بوو یەک شتێکی دیارنەوە ئەوها دۆزیتمانەوە دەنە نایدۆزینەوە هیچ شتێک لێ تۆش بۆمان باس بکە کەمێک بزانین لە کێکەوە دەست پێ کردووە ئەندامی لە تیمەکە و چۆن بوو خولێ ئێوەت بۆ دروست بوو لە تیمەکە بەشداربی و کاری مەلەوانی یاخود دۆزینەوەی یان ڕزگارکردنی خەڵک بکەی خۆت بۆمان باس بکە وڵا ئێمە وەکو ئەو تیمە ئێمە هەرمارمان لەسەر ئاوەکەی لە تەقتەق لەسەر زەیەکەین هەمومان مەلەوانین فکرەمان لۆ هات شتە شووە دروست بکەین لە بۆی لۆ خەرگ ڕزگارکردن لۆ هەموو جێیەک نەک هەر تەقتەق چویتینە زۆر جێ لۆ شێروان مەزن چویتین لۆ چۆمان چویتین هەر لە ماوەت هەر لە هەمان شوێن ئەوە سێم جارە بچینەوێ باشە بۆم باس بکە مەترسیدارترین ئاوەکان لە کوردستان چین چونکە ئیتر بەرەو کەش و هەوایەکی فێنک دەڕۆین و گەرم خەڵک حەزیان لێ بچنە ئاوەکە دەچن بۆ سەیران ئەگەر لە زاری ئێوە گوێیان لێبێ مەترسیدارترین ئاوەکان چین بۆی کە مەلەکیانەکەن یعنی ناخۆشترین جێ لە کوردستان ماوەت و چۆمانە ماوەت و چۆمان چۆمان هەرکە کەوتێ ناو ئاوەکە حسابت ڕۆشتی ئەگەر یەکەم بۆچی بۆ سەریعەکەی لەو چایەوە بنازانم چەند هزار مەتر ئەو ئاوە دێتە خوارێ سەریعەکەی بێحسابە هەرچەند مەلەوان بە هیچ سوودی نییە خۆمە لەو تیا کردووە من نەخیر ناتوانم ناتوانین باشە تو بەڵێ باست کرد کە بەس ئێوە دەتوانن لەو وڵایی ماوەت دنی هەوڵتان نەداوە خەڵکی تریش مەلەوانی تر تیمی تر لە ناوچەی دیکە ڕاهێنانیان پێ بکەن بۆەوەی ئەوانیش بتوانن ئێمە سنووری ئێمە نییە ئەوێ ینی بڵین لێمانەوە نزیکی نییە تاوەکو من خەڵک لەوێ فێرە مەلەوانی کەم خەڵکەکە خۆ ئەتفای بڵێن ئاغزەلەر و چەمچەماڵ و سلێمانیشی لێبوو بەڵام کابڵە ناچێ کە نەچێ خۆ ئێستا تیمی دیکەش هەیە لە ناوچەی دیکەی کوردستان بەم شێوازە کار دەکەوە نییە خێرخوازی باوەڕاکەم هون چەندن ئێوە چەندن کەسن هون ئێمە هەش کەسین شرط و مەرج هەنگە کەس تەبلیوە ببی شرط و مەرجەوی چنە مەرج هەیە ئێستا کەسەکە مەلەوانە تیمەی خۆمان هەمووی هەر خۆمانین بۆ نمونە سێ براین و کوڕخاڵی خەڵکی تر وەرنا خاڵی خۆم و با کێشە نییە بەڵام کەسێکی زۆر بەتوانە بێ بیناسم ئەمە مەترسی لەسەر ژیانی خۆتان نییە وەڵا هەش بێ دەسەڵاتی دەیکەین لە ڕای خوای دەکەن کە لە خوش سەر بێ کێشەم نییە ئەو لە ڕاهی خوایە بۆم باسکە کاکزانم حاڵەتێک کەیسێک کە دەرتان هینابی هەستێکی زۆر تایبەتت هەبووبی بەدەر لە هەموو ئەو حاڵەتەکانی تر کە پێشتر دەرتان هینا کەسێکە ڕزگار بێت یعنی چۆن کابرا موقیفی هەبوو بێ بەڵام بەرمان نە ئێوە هەستم بە هەستێکی جیاوازە خۆشیان گریابی بۆ نمونە ئاخیر جەنازە کاکە کۆساری ڕەحمەتی باوکی لە تەنیشتن دانیشت لەگەڵ من نانی خواربرێ نانی ئێوارێ وتی هەتا ئەم دەقێ من دڵمتم و بەس لەم دەقێەوە دڵم خۆشەوە بە پێکەینەوەش بە منی وت لەم دەقەوە من تێرنان دەخۆم کە چەند ناخۆشەکە کەسێک لە دەست دەڕوا دقاتی ئەوەندەش خۆشە کە دەیدۆزیەوە نەیدۆزیەوە مشکلێ دووبارە ئێمە خەمبارین بە کۆچی دوای ئەو گەنجانە و بە هەمان شێوە ڕێز و سڵامان بۆ خانەوادەکانیان هەیە بەڕاستیەوە کارەساتێکی زۆر ناخۆش بوو کە لە نێو سوۆشڵ میدیا دەنگی دابەوە بەڕاستی بۆ هەموو کەسێک وعدم بە هەرسێکیاندا وتم لێرە ناڕۆمەوە هەتا هەرسێ جەنازەکە نەدۆزمەوە کارزان تو باسی ڕووداوێکمان بۆ بکە کە نەفرێکت لە بەزین دوێتی ڕزگار کردبی لە خەنکانیش زۆر پێی دڵخۆش بووبی هەستی چۆن بووە زۆر لە بیرتە بەردەوام یەکەم کەس دکتۆر باسی ئەوشکا یەکەم کەس کێ بوو ڕزگارت کرد یەکەم کەس وە براچ خۆم بوو چۆن کەوتەنە ئاوەکەوە برین هەرمارمان لە دەمزەیەکە بوو فێرە مەلەمان دەکردن ئەو بەرگ هەیە بەرگمان لە بەری کردبوو بەرگەکەی لە بەرداکەن لە ڕاستکەوتنا ئەو برێن چوم ڕزگارم باشە دکتۆر ئەگەر بۆ نمونە ئێمە هەر خۆمان بە منداڵی ئەگەر بچنیان لە ئاو نزیک بووینایەتەوانێت دایکمان نیانە هێش بەڕاستی
ئەی بۆت نییە بڕۆی و ئەبێ بیتە ئەم لاوە مستح باش ئێوە چۆن ها ئێمەش بەدەیان زار لێدانمان خواردیە بەدەیان زار عەزیە دراوین بەڵام هەر بەردەوام بووین ئەی ئێستاڵەکی دایکتان بەڵێ ئێستا چیتان پێ لە خانەوادەکانتان دایک و باوکتان زۆر شانازیشمان پێوە دەکەن بە بەردەوام بێگومان چی شانازین بە بەردەوام ڕۆژانە لەو ماوەتە بووین تەلەفۆنی کردووە دوعای کردیە باشە ئەوەندە ڕۆژە خەریکی بۆ نمونە دەرێنانی خەڵکن بەڵێ ئێوە بەرامبەر شتێک وەردەگرن پارە یان بۆ خوا دەیکەن هیچ شتێک هەتا وەکو مەسرفەکەش بەخۆم دەیکەم هەتا ئێستاش هیچ حکوومەتێک هیچ کەسێک هاوکاری نەکردین یعنی هیچ کەسی خێرخوازیش لە ڕووی داراییەوە پژگیریتان ناکە دەزانی پێداویستیەکتان شتێکتان بۆ نەخێر من کەچیتمە ماوەت یەک بەدلەم پێ بووە بەدلەی غەواسی لەبەر ساردەکە زانیتم سار دەبردین چکە جارێکی تر 2010 بوو وا بزانمەویش هەر ڕۆژنامە نووسێک بوو ئافرەتێک بوو ناوی ساوێن زەمال بوو خنکە لە زریسک گیر ببوو ئەوی دەرمنایەوە یەک بەدلە ئەوم پێ بووە دوایش خاوەنی برین ئەو تەرمانەی هەولێر ئەوە سێ بەدلێ بۆمان هینا ئێستا لە چوار بەدلە بتراز هیچ تشتی کەشک نابین باشە ئێوە ڕێنماییتان چیە بۆ خەڵک کە ئیترها وەرزی گەشتە و دەچینە ناو گەرما و خەڵک حەز دەکە مەلەوانی بکا ڕێنمایی من ئەوەیە ئەوەی کە دەخنچێ مەلەوانە ئەگەر کەسێک مەلەوان نەزانێت ناستە ناو ئاوەکە داواکارم ئەوەی کە لە مەزبەحی مەلەوانی لە مەزبەح فێر بووە لە ناو ئاوی خۆر خۆی فێر نەکاتەوە ئەوێ سوودی نییە واتە مەزبەح و چەم زۆر تو مەزبەحەکە مەترونی وەک 2 مەترە و 50 کەس لە دیارتە هەر شتێک کلۆرە و هیچ مشکلت نییە بەڵام کە تو لە ماوەت ئەو جەیە کە ئێمە ڕۆژانە پامێری ڕوودا لێ بوو کە بە ئاودار دەین هیچ مەجالێکی تیانی هەتا 4 کیلومتر نییە بۆ نییە بێدەرێ جەڵدە لێ دەدا دەبورێەوە هەرچی کەیف خۆت تا ئەو 4 کیلومترە بۆ نییە بێدەرێ برای من پرسیارێکم هەیە ئەی بۆ مەسەڵەن لەلایەن حکوومەت یا ئەو منتیقە نانیوسن کە ئەوە قەدەقەیە برا لەو ئاوە مەدە ئەوە تا 4 کیلومتر ناتوانانی بیتە دەرەوە دەخنکی لێ نووسراوە لە ماوەت هەمووی هەر قەپاتی کەن کەس ناتوانانی خۆی لە ئاوەکە بجا ئەخەبرە ئاسایش قەپاتی کردی ئەو جێ دەچێت لە سەرترەوە مەلەوان دەکە هیچ فەرقێکی نیە لە خواردترەوە بە سیارە دەچێت مەلەوان دەکەیان لە تەقتەق هەموو پارکەکان سەیرانگەکان لێ نووسرایە تکایە مەلەوانی مەکە یعنی کە خەڵکەکە خۆی گەرمایتی استناوەکە چی بینوسن کاکە ئەگەر بڕووی مەسەڵەن ئەگەر بڕووی ینی ڕسمی مەسەن تەرمێک دابنی ئەگەر بڕووی واد فێ باشەوە ڕسمەکە تەرمەکە لێرە دانا 2 کیلومتر لە خواردتر دەکرێت مسیم بەندیکەی 4 کیلومتر 12 کیلومتر 50 کیلومتر هەمووی ئاوە یعنی دەمینێتەوە سەر وشیاری خەڵک دەمینێتەوە سەر ئەوەی ژیانی خۆی خۆش بوێ بۆ ڕسمێک تو بچێ سەر بۆ خااتری خۆی لەو ئاوە مەدەن کاکە تو پێغەمەر مەڕۆن کاکە تا 4 کیلومتر ناتوانانی دەربێ کاکە بە قورعان دەخنکی لە تەقشەر وایە بەڕاستی دوکانیش چەندەها دوکانش بەڵام دوکان ئەوەندە هەیە ئاوەکەی سارترە ینی کەمترە مەسافەکەی کەمترە خەڵکێکی زۆرشی لێبوو لەشتان ساغبی سەرکەوتۆ بن تەمەەن درێژ بن ئێوە هاوکاری خەڵک دەکەن یارمەتیتان بە ئینشاءالله کاکەهیوادارشی تر خۆیان بپارێزن سەرکێشی بە خۆیان نەکەن بە ژیانی خۆیان نەکەن و خانەوادەکانیشیان تووشی ئەو هەموو خەفەتە نەکەن دووبارە سپاس کە لە تەختەقەوە میوانی ئێمە بوون زۆر سپاس ساعت خۆش بێت دەستی وە ساڵ ڕبی